وەکو یادیار ئەف هەژمارە زۆر یا پەنابەران چەند ڕۆژێکە لە وێزگا شەمەندەفرێ ماینە حکوومەتە هەنگاریە ڕێپێ نەدەدا بەلێ پشتی و حکوومەتە ئەڵمانیا و نەمسا داخوازکردن و مافێ پەنابەری بدە وان پەنابەران و هەروە ڕاگەاندن و دەرگەیەوان یەڤەکریەش بۆی وەرگرتنە هەر پەنابەرێکی لە ئەڵمانیا و هەروە لە نەمسا ئەف دەرگەیە هاتڤەکردن ئەف وێزگەیە هاتڤەکردن بەلێ هەردووێ چوارچۆڤەیەشدا دۆ هەنگاریا و نەمسا ڕێکەتنەک ئەنجامدان لەسەر ڕێگریکردن کۆچبەرێن نەیاسایی و بەزاننا سنووران لە هەنگاریا و نەمسا وەکو یادیار ئەف پەنابەرە دێ بە ئاوایەکێ نۆرمال بەر بە ئەڵمانیا و نەمساڤە بچن بەلێ وەکو دوێنەیاندا دیارە ژن بچووک زارۆک و هەروە گەنج دوێنەیاندا تێن دیتن دوێنەیاندا دیارەژی و هەیانها ئەو وێنەیەن کو هاتینە دیار دەبن ئەف کۆچبەرێن کوونەها هون دەبینن هەژماراوان یا زێدە لە وڵاتێن ڕۆژهەڵاتە ناوینە وەکو یا دیارچی لە ڕۆژهەڵاتە ناوین پشتیوان شەڕ و پەفچۆنێن و لە وڵاتێن ڕۆژهەڵاتە ناوین و هەروە بەهارە عەرەبی ڕوودای هەژمارەکە شەڕ و پەفچۆنان لە وڵاتان چێبوو وڵاتیان وان وڵاتان سەدەمێن قەیرانێن ئەمنی و هەروەها سەدەمان نەبوونا کار و پێدویێن ژیانێت بەرێخوا دەدەن وڵاتێن ئەوروپای بەلێ وەکو یادیار ئانەها لەسەر ئەکرانە NRT ئەفێنەیەن دەبینن ڕاستە ڕاست لە هەنگاریایە لە وێزگا شەمەندەفەرە بۆدابێست و حکوومەتێ بڕیاردە وێ وێزگەهەیە بە ڕوویە کۆچبەراندا vەکە و هەروەها بەڕێیا وێ وێزگەهەیە وێ کۆچبەر بەر بە وڵاتی ئەڵمانیا و نەمساڤە بچن.